بەڵێ بێگومان هەرێمی کوردستان فرە پێکاتە و فرە ڕەنگە و ئەکرێت بڵێن یەکێک لە سیما جوانەکانی هەرێمی کوردستان بەم فرە پێکاتەی و فرە ڕەنجەوە ناسراوە لەم بۆنەیەدا لە یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت. ئێمە قسە لەسەر بابەتی پێکەوە ژیان و ڕنگدانەوەی پەیامەکانی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت لە سەر دانیشتوانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەکەین کە چۆن توانراوە ئەم فرە پێکاتەیی و پێکەوە ژیانە لە هەرێمی کوردستان لەبەر ڕۆشنایی ئەم پەیامانە درێژەی هەبێت و هەمیشە لە بەرەودا بێت. من میوانێکم لەسەرم پرسە هەیە. شێخ ئیبراهیم بەرزنجی بەڕێوەبەری توێژینەوەی ئیرشادات لە وەزارەتی ئەوقاف، کاکە شێخ ئەم کاتت باش ئەکرێت پێمان بڵێ هەروەکوتم لە پێشەکێکە تا چەند پەیامەکانی پێغەمبەری ئیسلام درودی خوای لێبێت لە هەرێمی کوردستاندا بۆ پێکەوە ژیان و بۆ فرەڕەنجی و بۆ قبوڵکردنی بیر و ڕاو بۆ چوونەکانی یەکتری ڕەنجی داوەتەوە. بەناوی خوای گەورە و میهرەبان، سڵاو و ڕێز بۆ بەڕێزتان، بۆ سەرجەم کارمەنداتان، بۆ بینەرە خۆشەویستەکانی ئەوەی بەڕێز. بەڵام من یەک ڕاستکردنەوەیەک بۆ پۆستەکەی من ئێستا یاریدەدەری پشکنەری گشتیم لە دیوانی وەزارەت، ئەو لەو پۆستە نەماوم، هەر بۆ ڕاستکردنەوە بۆ جەنابتان. خوای تبارك وتعالى لقرآن پیرۆزدا فەرموویەتی وما أرسلناك إلا رحمة للعالمين، وهربها فرميتي قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. ئەو ئاەتە و دەقە جوانانی کە لەسەر ژیان نامی پێغەمبەرمان عەلەیهی السەڵات وەسسەلام پاڵپشتن بۆ پتەوکردنی پێکەوە ژیانی مرۆڤایەتی و ئاینی لە گۆی زەویە. ئەوەی شەوای کردووە کە تا ئێستا لەم سەدەیە تاخۆ ئێستاش بڵێن چەند سەدانێکە هیچ شەڕێکی ئاینی لە منتیقەکە هەڵنەگیرساوە، ئەویش دەگەڕێتەوە بۆ تێگەیشتنێکی جوان لە پەیڕەوی ئاینەکان بە تایبەتیش مسلمانان بۆ دەقە ئاینیەکان، بۆ پاڵپشتیکردنی فەرمودەکانی خۆ پێغەمبەری خوا. حەقمان لەوە نییە کە کۆمەڵێکی گومڕا و توندڕە و یاخود ئەوانەی کەوا هزرێکی تایبەتی جیاواز لە بیرکردنەوە و هزری ئیسلامی پەیدا بوونە لە شوێنەکانە و لە ساڵەکانە، ئەوانە نوێنەرایەتی ئیسلام ناکەن و ئەو دەقانی کە ئەوان شێوان دویانە دەقەکان تەمسیلی ئیسلامی مسلمانانی گشتی ناکەن، تەنها بۆ چوونێکە خۆیان مەبەستێکی سیاسی یاخود مەبەستێکی تایبەتی خۆیان وای کردووە کە ئەو دەقانە بشێوێنن. بۆیە پێکەوە ژیانی ئاینی لە ڕۆژی مەولودا ئەوەیە کە دەبینرێت لە هەموو جیهانە لە کوردستانیش بە تایبەتی پەیڕەوانی ئاینەکانی تر بۆ پیرۆزبایی، بۆ ئاراستەکردنی پیرۆزبایی و سەردانیکردن و نمونەی جوانمان هەیە لە شاری هەولێر بە تایبەتی کە سەردانکردنی مزگەوتی تایبەت و هەڵواسینی ئەو هەموو دروشمانی کە نیشانەی خۆش دەربڕینە بۆ هاتنە دنیای فەخری کائینات محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. ئەوەش لە ئاسان نەهاتووە. باوباپیرانی ئێمە، سەرکردە گەورەکانی ئێمە، ئەوانی کە لە پێش ئێمە ژیاون، ئەوان ئەو ئەمانەتیان تەسلیمی ئەو حکومەتە و ئەو مامۆستایانە ئاینیە و ئەو پەیڕەوانی ئاینەکانی تر کردووە و توانیومانە ئێمە وەک وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکومەتی هەرێمی کوردستان بەو استراتیژی و بەرنامە جوانەی کە لە کابینەی نۆ بە تایبەتی کە سوێندی خوارد و استراتیژیەکەی باس کرد، بایەخێکی زۆر بە پێکەوە ژیانی ئاینی دراوە، هەنگاوی زۆر باشمان ناوە. دڵمان بەو راپۆرتە نێودەوڵەتیانیش خۆشەکەوە باس لە پێکەوە ژیانێکی تەندروست لە هەرێمی کوردستان دەکا، باز لە ئازادی ئاینی دەکا، باز لەوەکە کە کوردستان بۆتە داڵدەدانی شوێنی ئەو کەسانی کەوا ناتوانین لە شوێنەکانی تری عێراق بە ئارەزومەندانە یاخود بە خۆرسکانە بتوانن پەرستنی خۆیان بکەن. ئەوە شانازیە بۆ میلەتی کورد. زۆر باشە مامۆستا، ئەم بۆنەیە ئەم یادە تا چەند لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەرفەتێکە بۆ ئاشت بوونەوە و ئەوەی کە گرفتێک یا کێشەیەکی لە نێواندا هەبوو بێ بە تایبەتی ئەتوانین بڵێن لەم ڕۆژەیە لە مزگەوتەکان و لە شوێنە گشتیەکان و لە بازاڕەکانە قەرەباڵخێکی زۆر هەیە و بەریەکەوتنێکی زۆر هەیە. ئەمە چەند دەرفەتێکە بۆ ئاشت بوونەوە و لێبوردەیی لە نێوان هاوڵاتیان. لە ڕاستیدا ڕۆژی ولادەتی پێغەمبەرمان عەلەیهی السەڵات وەسسەلام
ئەگەر بتوانین بە شێوازێکی زۆر تەندروستانە هەڵسوکەوتی لەگەڵا بکەین لە ناو هاونیشتیمانیانە بە تایبەتی لە ناو لایەنە سیاسیەکانە لە ناو حکوومەتەکانە هەموو دەبێ ئەو ڕۆژە بکەنە ڕۆژێک کە پتەوی برایەتی یەکتر قوبوڵکردن پێکەوە ئیشکردن و هەروەها هەنگاو بەرەو یەکتر بوون بنێن بۆیە ئەوە لە هاونیشتیمانیەکەوە دەست پێ دەکا کە ئەم ڕۆژە بتوانێت ڕۆژێک بێ بۆ نمونە بتوانێت لەگەڵ کەسێک کە زیور بێ لەگەڵ یا دڵی لێ شکاوە بۆ نمونە ئەگەر بتەوێت پێغەمبەر دڵی پێت خۆش بێ عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ عیبادەتی هیچ کەسێکتان قوبوڵ نییە ئەگەر لە 3 ڕۆژ زیاتر لەگەڵ یەکتریا قسە نەکەن بۆ نمونە ئەو کەسانی کە دڵیان لە یەک دەیەشێ یاخود بە شێوازێکی تر لە شێوازەکان بابەتێ لە بابەتە کۆمەڵایەتیەکان لە نێوانیانە ڕوویداوە با ئەمڕۆ بکەنە دەرفەت بۆ نزیک بوونەوە لە یەکتری و گەردن ئازایی یەکتری کە ڕۆژێکی زۆر پیرۆزە لایەنە سیاسیەکان بەڕاستی ئەم ڕۆژە ڕۆژێکی پیرۆز ئێمە بینیمان لە لوتکەی دەسەڵاتەوە لە هەرێمی کوردستانەوە پەیامی پیرۆزبایی و برایەتی و یەکتر قوبوڵکردن و هەموو پەیامەکانیان پەیامی زۆر زۆر ئاشتیانە و برایانە بووە بە هیوای ئەوەی کەوا بتوانرێ لایەنەکانی ترکە گویان لەو بەیان نامانە دەبێ ئێمە بەرەو هەڵبژاردنەوە دەڕۆین هەڵبژاردنێکی تەندروست و یەکتر قوبوڵکردن بێ و ئەم هەرێمەی کوردستان هین هەمووانەوە هەموو بەیەکەوە بتوانین بیپارێزین ئەویش ڕێنمایەکانی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام کە وڵات و نیشتیمانی خۆمانمان خۆش بوێ و لە ئیمانەوەی ئینسان ئەگەر بێت وڵاتەکەی خۆی خۆش بوێ خزمەتی بکە بەرەو پێشی ببە نەهێ لە دەستی داگیرکەرانی بۆ بێ ئەوانە هەمووی پەیڕەوی جوانی ڕێنمایی جوانی حەزرەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە ئەو ڕۆژە ڕۆژێکی پیرۆزە و هەر کەسێک ئیشێکی پیرۆزی تیا بکە حتمەن خۆشەویستمان عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕۆژی دواییە بەسەر بەرزانە ئەو کەسە پێشوازی لێ دەکرێ و حورمەتی لێ دەگیرێ. زۆر باشە مامۆستا لەو وێنانەی پێش کەمێکە هاوکارانمان لە هەولێر و لە ئاکرێ و لە شار و شارۆچکەکانی دیکەوە گواسیانەوە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لە دوکانداران لە کاسبکاران لە خەڵکی ئاسایی کە لە سەر شەقام و لە شوێنە گشتیەکان و لە مزگەوتەکان و تەنانەت بیدیمان لەسەر قەڵای هەولێریش بوو ئەم یادە پەشکۆیە کۆبوونەتەوە ئەم دیمەنانە چیمان پێڵێ؟ وەڵاو دیمەنە ئەومان پێ دەڵێ کە زندویەتی خۆشەویستی حەزرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ناخی مرۆڤی کووردا وا دامەزراوە ئەوە دەربڕینی خۆشی نیشانەی خۆشەویستیە. من سەردانی زۆر وڵاتانم کرد لە کۆنفرانسات حاضر بوومە زۆر لە وڵاتان سەرنجی ئەوەیان بۆ چووەکە لە شاری هەولێر لە ساڵی مەولودا شت بە بەلاش تەوزیع دەکرێت ئەویش کەم دەبینرێ یعنی لە وڵاتە ئیسلامیەکانە لە ڕۆژی مەولودا ئەستەن بە لای کۆمەڵێکیانەوە هەر زۆر بە شێوازێکی سادە ئیشەکان بەڕێوە دەڕوا بەڵام ئەو جۆش و خرۆشی کە لای خەڵکی هەولێر هەیە بنەماکەی دەگەڕێتەوە بۆ دامەزراندنی یادی مەولود لە سەمانی سوڵتان مزەفەرەددینی کۆکەبری کە لە سەردەمێکە ئەو یادە زیندووکراوەتەوە سەردەمی شەڕ و شۆڕ و سەردەمی شەڕی بینی ئەدیانەکان بووە لە بینی مەسیحی و موسڵمانە وردە وردە بەرەو قودسەوە ڕۆشتونە لەو سەردەمەیە ئەویان لەبیر نەچووە کە یادی مەولودی پێغەمبەر بکەن عەلەیهی سەڵات وەسەلام کە یەکەم کەس بووە لە عالەمی ئیسلامیە عولەمای زۆری لە خۆی کۆ کردوێتەوە زانایان لە وڵاتی ترەوە لە حیجازەوە لە شامەوە لە میسرەوە هاتوون لای ئەو یادی مەولودیان کردووە مەجلیسی هەبووە کتێبی تا خوێنراوەتەوە کتێبی تا تەئەلیف کراوە ئەو یادە ئەو بۆنە جوانی کە بەڕێزیان دایمەزراندووە لە ناخی مرۆڤە کوردەکانە هەر ماوە و هەر زیادیش دەکات تو ببینە هەرچەندێ خەڵکێکی زۆریش یادی مەولود دەکاتەوە لێرە و لەوێ گوێمان لێ دەبێ کە مەولودیان پێ دروست نییە و مەولودیان پێ بیدعەیە جاری وا هەیە دەنگێکی نەشاس کۆ دەبێتەوە کە تێنەگەیشتووە لە دەقەکان دێنەگەیشتووە لە ژیاننامی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام کە خۆی شێوازێ لە شێوازی ئاهەنگ دەربڕینی بۆ خۆی کردووە کە پرسیاریان لێ کردووە بۆ دائیمەن دووشەمان بە ڕۆژووبی فەرموویەتی ئەو ڕۆژەیە کە بوومە لەدایک پێم خۆشە دایمە ئەو ڕۆژە بەرز ڕابگرم یعنی ئەوە نیشانەیە کە لەو نیشانانەی کە پێغەمبەرمانش عەلەیهی سەڵات وەسەلام هاتنی بۆ دنیا وەکو ئینسانێکی تر نییە هاتنی بۆ دنیا ئینسانێک بووە کە نور و خێر و بەرەکەت و هیدایەت و ڕێگەی چاک و پاراستنی مرۆڤایەتی ئەو تەنها بۆ منی مسلمان ناتوە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین
ئەو هاتووە بۆ هەموو مرۆڤایەتی هەر کەسەی بێتە ژێر چەترەکەی محەممەد المستەفا و عەلەیهی سەڵات وەسەلام لە ئەماندایە بە ئاسوودەیی دەژێ ڕێگاکەی ڕاست و ڕوون و ڕەوانە ڕێی خراپ ناگرێتە بەر بۆیە بەڕاستی ئەو یادەمەزنە لە ناخی مرۆڤی کووردا زۆر زوندوترە لە ناخی زۆر لە مسلمانانی وڵاتە ئیسلامیەکانی تر و ئەو یادەی کە لە هەولێر دەکرێت دەیان وڵاتی مسلمان ناتوانن بای ئەو ڕۆژێک کە لە هەولێرا یاد دەکرێتەوە شت دەبەخشێنرێتەوە لە وڵاتانە بکرێت ئەوە نیشانەی ئەوەیە کە ئێمە پێغەمبەریش خۆشمانەوێ عەلەیهی سەڵات وەسەلام لەبەرەوەی هەر کەسێکی خۆش بووە نیشانەی ئەوەیشە کە ئەویش مقابلەکەی خۆش دەوێ و ئینشاءڵڵا دەبێتە مای سەربەرزی بۆ خەڵکی کوردستان بە تایبەتی شاری هەولێر کە فەخری پێوە بکەین لە ڕۆژی دوایی بڵێین یا ڕەسوڵ الله ئێمە ئەو ڕۆژەمان بە بەرز ڕاگردبوو بێتە شەفاعەت و ببێتە بەرەکەت بۆ ئەم میلەتە ڕزقی زۆر بێ ئەمن و ئەمانی زیاد بێ الحەمدولله خەڵکی باشی بۆ بێتەکایەوە ئەوانە هەمووی نیشانەی خۆی ئەبێ و بەرهەمی خۆی دەبێ ئەو هەروە ئەو ئاهەنگە تێناپەڕێ بە بەخشاندنەوەی کۆمەڵەشت و کۆمەڵە سرود خوێندن حتمەن دەرهاوشتی ڕۆژەکانی تر کە بە بەرەکەتی ئەو مەولودانە خوای گەورە ئەم کوردستانەمان بۆ پێش بخاو و بیپارێزێ. بەڕێز شێخ ئیبراهیم بەرزەنجی یاریدەری پشکنەری گشتی لە دیوانی وەزارەتی ئەوقاف زۆر سپاس بۆ بەڕێز.